بەنای خی گەور و میهرەبان برادرینە زۆر داوای لێبوردن دەکەم وەزعمان بەسەر دەهات بە کەسمان چارەسەر نەدەکرا زۆر سوپاسی کاگڕنجدەری مهندس دەکەین ئەو ڕاستە خۆتە دەخولی کرد تا چارەسەر بوو بابەتی ئەو شمان لەسەر فەلسەفەی دەوڵەتە فەلسەفەی دەوڵەت بوون کە کۆمەڵێک باسوپاسی گرنگ دەگرتەوە بابەتی فەلسەفەی قانون حکمت لە دەوڵەت بوون عوامیلەکان چۆنیەتی سەرهەڵدانی دەوڵەت ئەوانە کۆمەڵێک بابەتی گرنگن خۆی کە ئینسان دروست بووە بەجیا لە تەبیعەت پێویستی بە دام و دەستگای تایبەتیش هەیە بۆ هەڵسوڕاندنی کاروبارەکان ئینسان دەتوانانی ملکیەتی خاصی خۆی هەڵسوڕێنی بەس بەشە چێ تایبەتە پێی دەگوترێت ملکیەتی عامە ملکیەتی عامە ئی شخص نییە ئی خەڵکی عامە دەستگایکی دەوێت جیا لە کەس و عائیلە و عەشیرەت کە سەرپەرشتی بکە فەلسەفەی دەوڵەت لەوەی دێکەواتە لە ئەسڵ دەوڵەت حکومەت سوڵتە بریتێ لە پارێزگاریکردن لە مەسلحەتی عامە یعنی ئەوە حکمت و فەلسەفەی دەوڵەتە ئیتر نەزەریات زۆرە لەسەر دەوڵەت هەیە پێی وایە لە ئەنجامی سیراعی تەبەقی دەوڵەت دروست بووە و لە کۆمەڵگەکانی سەرەتایی دەوڵەت نەبووە و بە تایبەتی فەلسفەی مارکسی ئەو ڕەئیانەی هەیە اعتیماد دەکات سەر بحوسەکانی مۆرگان کتێبێکی بە ناوی کۆمەڵگەی کۆن ئەوە لەوێ دی ئەو بابەتانە کە درێ دەوڵەت لە سەرەتای کۆمەلگا ئەو ناوی لێ نایە سەرەتای کۆمەلگای لێ مەشاعی بیدایی پێی وەیە ئەو لەو سەردەمە دەوڵەت پێویستنی تا دەگاتە تەبەقات و سەردەمە چیش کە سەردەمی جارشکە شوعیە دێتەوە دیسان دەوڵەت پێویستنانی بەڵام ئەمە لەو کۆڕۆنایی لە بۆمان بەدیار کەوت کە دەوڵەت هەموو دەمی پێویستە واگە شیوعەتیش بە هەتا بایەتی هەر لە یەکەم هەنگاوی کۆرۆنا شیوعیەت تێک و پێک دەچوو ئەمە لە بەرەوەی بڕک تاخیر بووین بابەتەکان زۆر بە چڕوو پڕی باز دەکەین ئەو 5-6 تەوەرە بەشی زۆری کاتەکەی تەرخان دەکەین لە بۆ گفتوگۆ و پرسیارەکانتان خۆی سەرەتای دەوڵەتی کۆمەلگا یعنی کۆمەلگەی خۆمان بە دوو شێوە دەوڵەت دەست پێ کرد دەوڵەتی شار دەولە المەدینە و ئەگەری زیاتر بەهێز بووە دەوڵەت دەبووە ئیمپراتۆریەت چکە ئەو کاتی سەرەتای کۆمەلگا میلەتەکان پچڕ من لێک دوور بوون زۆر پێویستیان بۆی نەبوو دەوڵەتێک ببی کە سنوورێکی دیاریکراوی هەبی یان ئەوەی لە دوای کە شروتەکانی قانونی دەوڵەت باز دەکەین ئەوە پێویست نەبوو سنووری ئیمپراتۆریەکان بریتی بوو لە ئاخیر سەربازیان یعنیان نوایان ناولێنەوە ژێر پێی ژێر پۆستاڵی پێی ئەو سەربازای ئاخیری ئەوە سنووری ئیمپراتۆریەتە بەڵام دەوڵەتی شار ئەوە فکرەی ئەرستۆ و ئەفلاتون و ئەوانە بوو یار شارێک و دەوڵەتەی خۆی هەبی وەکوێ ژمارەی دانیشتوانیشیان دیاری کردو کە 300,000 کەس بە دەوڵەتی نمونەی دادەندرا بە دەوڵەتەکی نمونەی 300 زیاتر بی پێیان باش نەبوو کەمتریش بوویان بووە پێیان باش نەبوو حەزەکەم چکەمە زۆر تاخیر بووین ئەم تەوەرەکان بەسەری بازەکەم ئەگەر شتێک نادیار بوو بیکەنە پرسیار مناقەشەی لەسەر دەکەین دیسان دەبی داوای لێبوردنتان لێ بکەمەوە دووبارە کە شتێک تاخیر بوو دەوڵەتی شار ڕاستی زۆر ینی وەکووری لە ناو قائیدەکان زۆر ڕاستە خۆشگوزاریانێکی باشی دەهینا پێش بەڵام ئەوەندە سمعەشیان چکە سەردەمی شەڕ و غەزەوات بوو زۆرەی دەوڵەت شار تەحویل دەبوو لە بۆ ئیمپراتۆریەتەکان خۆی لەبەر هەندێک ناوی لێنرا دەوڵەت یعنی لە هێز ڕادەست پێ دەکات ئەو کاتی تعریفی دەوڵەت یعنی هێز
هێز یعنی چۆن بنەماڵک لەناو عشرێتێک بە قووەت دەبوون عشیرەکەیان دەیخستە ژێر چەپۆچی خۆیان ئەو عشیرەتە بە قووەت دەبات چەند عشرێتێکی دێخستە ژێر چەپۆچی خۆی و فراوان دەبوونە دەوڵەت دەبوونە ئیمپراتۆریەت ئاتەن نیزامی وەراسیش بوو تاوانەوە دوامی کرد ئەدەمی شەڕ و شۆڕ بوو لە شان بەشانی ئەوەش دەوڵەتی ئەنبیایەکانیش هەبووە ئەوان شیعاری عەدل لە تاریخدا ڕیسالەی دینیەکان هەریان کردێ فەرقی لە بینی دەوڵەتانی دینی و دەوڵەتانی لادینی ئەوەی نییە توی دەگوترێت تیۆکراتی ئەوە مەجال نییە ئەو شۆ باسی ئەوی بکەین دەوڵەتی تیۆکراتی دەوڵەتی دینی عەدل لەو لای بوو دەوڵەتی نادینیش ئەوی ئیمپراتۆریەت و دەوڵەت شار سەردەمی قووەت و داگیرکردن و کوشتار بووە و چەندی دەکوژی چەندی دەینی چەند تاڕانی گەورە دەکەی چەند خەڵک ینی خستە ژێر چەپۆچ ئەو لەولایە ئەوە قیەم بوو لەولایەش عەدالەت قیەم بوو ئەوە حەقیقیە و تاریخە ئەو وەزعات دەوام دەکا هەتا دەگاتە ڕێکوتنەکەی فێستیڤالیا ئەگەر غەڵەت لەم 1512 ینی سەدەی 415 لەوێ فێستیڤالیا ئەو کاتێککە شەڕەکی هەمەلایەن لەو ناوچە ئێستای ئەڵمانیا هەیە شەڕی دینی و تائیفی ئەوە 30 ساڵ لە سەیەک یەکتریان کوشت دانیشتن ئیتیفاقێکیان کرد وەکو برێ سەرەتایەک لە بۆ دەوڵەتی مۆدرن 4 دەوڵەت بەرجەستە دەبێ ئەو کاتی بەریتانیا فەڕەنسا هۆڵەندا ئیسپانیا ئەو 4 دەوڵەتە بەرجەستە دەبن ینی پێشتری ئەساسە چیا بوو بەڵام لەوێ دروست دەبی دەتوانین برین 4 دەوڵەتی نوێی مۆدرن لەوێ دروست دەبی ئیتر لە دوای ئەوانە دەوڵەت بەرەبەرە دێ دروست دەبی ئەو مؤسساتانە ئێستا لەبەرچی ناوی لێدنە دەوڵەتی مۆدرن چکە بە مؤسسات سێ دەسەڵاتەکە تا ڕادەیەک لێک جیا دەکراوە دەستورێک داهاتە پێش ئەتماد دەکراسە دەستور بەپێ ئەو دەستورە سڵتا دەسەڵاتی ئیمپراتۆریان دەسەڵاتی ڕئیس مقەیەت دەکرا بەو شێوەیە تقریبا بەرەبەرە پەڕیۆ رووسیا بۆ دەوڵات فەڕەنسا بۆ دەوڵات ئەڵمانیا و ڕەنگە ئیتالیا دوایینەکانیان دەبنە دەوڵەت یەکیان بسمارگەیشیان مادسینی بۆ مؤسی هەریەکە ئەوانە ناوەک هەیە ئەنی هەریەک کە دەرێ فەڕەنسا شارڵمان مەشهورە لێی کە دەرەی ئەڵمانیا بسمارک کە دەرەی رووسیا ئیڤانی ڕەهیب ینی ئەوە ناوەکەیە کە مؤسسی ئەو دەوڵەتێ کە دەڕێی هند غاندی دێتەوێستە نەهرۆ دێ کە دەرێ ئەمریکا جۆرج واشنگتن ینی ئەوانە کەسانێکن باوشیان فراوان بووە ینی زۆر جار باز لەوەی دەکرێت ئەرێ سەرکردەکانی ئێمە ئێستا دەرێن دەوڵەتیان دەرێ بارودۆغ لەبارنیە دەزانی چۆنە ئەو سەرکردانە یان بانمونی بە ئەڵمانی بینی نزیکەی 300 ئیمارەتی تێدا بوو ئەڵمانیا نزیکەی 1600 حاکمیشی تێدا بوو بسمارێک دێ بە حکمت و عەقڵی خۆی ناچی لەگەوی بە شەڕ و لەگەی بەشە دەچی باوشی فراوان دەکات جێی هەمووان دەبتەوە ئەو میلەتە پەرت و بڵاوی یەک دەخا ئەڵمانیا لێ دروست دەکات ئەو هایە دەوڵەت دروستکردن نابێت بری وەڵ ئەی من حیزبەکەی خۆم و لە دژی هەموو حیزبەکەین ئەوە لە کوردستان وەرچ پێیرە ئەوە نمونەکی کە لە ناشتن بە حیاتی دەوڵەتی پێ دروست نابی ئاخیر چینە دەوڵات ئەو دەوڵەتانن کە لە عوسمانی جیاکرانەوە لە جەنجی جیهانی یەکەم تقریبا 4 ئیمپراتۆریەتەکەی ئاخیری کۆتاییان هات ئیمپراتۆریەتی عوسمانی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی لە دەستدا بۆ ئەویش کۆتایی هات ئێستا شتێک نەما لە ناوی جیهان ناوی ڕاستەنە کەسی یەکەمی یابان ناوی ئیمپراتۆرە بەس نیزامەکەی نیزامەکی ئیمپراتۆریەتی دەستوری پێترین وەکو مەلەکی دەستوری دوای ئەو دەوڵەتانی ئاخیری دەوڵەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن ئەوانە بە قرار دروستکران ینی میلەتانی ناوچەکە نەک خۆیان داوایان کردی یەکەم جار بە پێ ڕێککەوتن نامی سایکس پیکۆ دوایی
لە کۆتاییدا لە دوسێ ڕێککەوتن مەجالەکە کەمە باسکەین ڕێککەوت نامی سیڤەر دێتە پێش بە پێی سیڤەر ناوچەکە دابش کرا هەریەکە و دەوڵەت جارێکە مادەنگ ئیسرائیلی هەریەک لە مادانی ئەگە غەرنە ئیسرائیل لەگە وڵاتانی عەرەبی لە 94 ڕادەست پێ دەکەم مادەی 94 ئەگە غەڵەت نەم ئیسرائیلە يعني یەک معاملەکە هەموو دەوڵەتەکانی بڕیاری دروستکردن مادەی 62 64 لە بۆ کوردستان بوو بەڵام دوایی استفا کەمال ئەتاتۆرک و هەندێک خەرچی خۆمان باش نێنزانیە و ئیدارەیە بەڕێوە بن دەوڵەت لە بۆ کوردستان دروست نەبوو دەوڵەت لە بۆ کوردستان و لە بۆ ئەرمینیا دروست نەبوو یعنی لە سیڤەر هەندێک گۆڕانکاری لە لۆزان بەسەرتاتی ئەو دووە دەبنە زەحیە هەندێک ناوچەی تریش هەندێک تعدیلاتی تریشەیە بە کورتەکەی دەوڵەت ئەوانش دەوڵەتیان لە بۆ دروست بوو ینی فەلسفەی دەوڵەت بوون ناچاری دەبی فەلسفەی قانونیش لەگەر بەکاربینی ینی ئایا قانونی دووەلی دەس ئەساسی ئەو فەلسفەیە تاریخیە چۆن هات کە قیاسێک دانرا ئەو میلەتانەی کە شایستەی دەوڵەتن زۆر میلەت زۆرە نزیکەی 4,000 میلەت لە جیهان هەیە هەن ئەوەن قات زیاتری زمان هەیە لە دنیا چی ئەو بەشانەی کە حەقی دەوڵەتیان هەیە یان بەشەکەی حەقی حکومی زاتیان هەیە یان بەشێکی حەقی مافی سەقافیان هەیە ئەوەنە هەمووی لە میساقی ئومم متحیدەی تۆمار کرد یەکەم جار لە کۆنگرەیەک ناوی مۆنتیڤیدیۆ بوو ساڵ 1932 لە ئەنجامی کێشەکانی ئەمریکای لاتینی هاتەکەی ئەو کۆنگرەیە وازم 16 مادەیە کە ڕدەم چکەوە تەرجمەی عەرەبیش نەکرێ لە مادەی یەک سروتەکانی ئەو میلەتانە بازەکە کە مستەحەقی دەوڵەتن یعنی ئێستا لە کوردستان چۆن دەتوانین برین کاکە ئەمە ئەو قیاسە ئەمە دەگرێت سێ شەرتی ئەساسی دانا یەکیان ئیقلیمەکی پێگووە نووساوی چاڵاک دوو میلەتێکی یەکگرتو هەست بکردن بە میلەت سێ سڵتەیەک بتوانی ئیدارەی عیلاقاتی خارجی و ئیدارەی ئەو ئیقلیمەی خۆی بکە و لی بەرپرسیانی لەوەی مەبدەئی سیادەش دێتەکایە لەو بابەتە دوایی لە ئەوە لە سەردەمی عوسبەت الئومەم بوو عەهدی عوسبەت الئومەم ئەوەی تێدا تۆمار کرا بەڵام وڵات جوابی ئەو تەلەفۆنی نەوەک عیلاقەی بۆ ئەوەی هەبی بەڵێ خۆشبی تۆ لایفم هەیە ئەگەر ئیش لەسەر لایف نییە دوای باشە وەمزانی عیلاقی بەو لایفی هەیە بوتنەوە کتێبینێک هەبی ببورن ئەو قیاسانە دانرا لە بۆ دەوڵەت و شەرتیش نی هەمووی جێبەجێکرێت ڕاستەوە بووە بەشێک لە قانونی دووەلی چکە کورد بە خۆزانی هەر سێ سوروتی هەیە زیاتریش بەڵام نەبووە دەوڵەت ئیسرائیلیش ئەو شروتانەی نەبوو بووە دەوڵەت ینی جاروێ عاملی سیاسی عاملی قووە مەسلحەتێکی عالەمی زۆر گەورە دێتە پێش دادەدان لەو قانونانە ئەوە ئێستاش بوویتە ئەساسێک لە بۆ قانونی دووەلی بەڵام ئەوەی گرنگە لێرە باسیکەین ڕێگاکانی بە دەوڵەت بوون هەر دەوڵەتێک بەنەوعە بوویتە دەوڵەت یعنی هەر دەوڵەتش تەمەسەن ئەزمونێکە دنیایەکە لە ئەزمون بە تەریقەی تایبەتی دەکرێت هەندێک تەصنیفات بکرێت هەندێک هەیە بە هەڵوەشانەوە هەندێک هەیە بە یەکگرتن هەندێک هەیە بە شۆڕش هەندێک هەیە بە قانونی و مافی چارنج هەندێک هەیە بە سزا ینی مالیزیا سزای سنغافورە گوتی لە کۆرمان بنەوە لە کۆربوونەوە گوتیان ئەگەر چۆن ئێستا بەغداد جاروەیە قسە لە ساحرەمی کوردستان دەرێت بڕۆن لە کۆرمان بنەوە ئێمە داهاتەی گەلە زۆرانەی بەڵام سنغافورە هیچی نەبوو زەویەکی سۆر ینی بێ ئاوی یعنی وشتی بێ دەرامەت مەهاتیر ڕچ لە لین کووا دەبەوە وتی کاکە بڕن هەر بڕن ئێمە عیلاقەمان پێتانێ وەکو سزایەک دەوڵەتی دانی گوتی بڕن بزانن چ دەکەن دوایێ ئەو دەوڵەتی ئێستای لێ دروست بوو کەواتە ئیدارە لە بۆ دەوڵەت بوویتە ئەساس ینی کە دەرێن فلان دەوڵەت فەقیرە ئێستا فەقیهە قانونیەکانی جیهان ئەوەی ڕەفزەکەنەوە دەرێن لامان باز مەکەن کە فلان دەوڵەت فەقیرە برێن ئیدارە چ خراپی هەیە
ئیدارەی باش لێبی ئەو دەوڵەتە دەوڵەمەندێک بالفعل ئەو قسە زۆر ڕاستە ینی بۆ نمونە ئێستا نمونەی ئەفریقا دەبینی ئەو هیچ ئەو 20 ساڵی کە ئێمە وە خەریکی حکومدارین زۆر دەوڵەتی گیان پێشکرد بەڵام شوێنێکی وەچی ڕەواندا ینی بۆ ڕۆندی ئەوانە دوو عشرێتی تۆتسی و هۆتۆ بە شەر دەهاتن هەتا لەو دوایی ئێستا چونکە ئیدارەشی چاکات و قەمەر سنایی دەنێتە ئاسمانی و نیزامی جو وەرە ئەسیۆپی هەر خەریکی شەڕ و چۆڕبوون ئێستاوە نیزامێکی جوان هاتیە هەموو ئەسیۆپیەکانی عالم وا دەگەڕێنەوە ئەسیۆپی سەدی نەهزەوە دروست دەکا لە ناو دەستور تۆماری کردی هەر یەکێک دەیەوێت جوداکەوە باجە کەس جودا ناتەوە ئێستا زانە چکە نیزامەکەی جوانە ینی ئیدارەکەی جوانە بەڵام وڵاتە چۆچی کوردستان کە عەزرەتی نوح دوعای لێ کردیە گوتی خوا لە شوێنێکی بەبەرەکەتدا مەزێنە خوای گەورە لەو هەموو کوڕی زەویە هاتی لە کوردستان نیشتیتەوە لەبەرەوەی بەبەرەکەتە بەبەرەکەتی ژێرزەوی بەبەرەکەتی سەرزەوی بەبەرەکەتی ئاسمانەکەی ئاو هەوایەکەی سیاحەتەکەی ینی هەر چەندی بەرەکەتی تەمەشار کۆتایی یەکەتی ئیدارەکە ئێستا ئەوە عێراق یارمەتی لە بۆ دەنێری ئەمریکا لە بۆی دەنێری ناوە خۆی هەموو خلاص کرد ئەو جە قەرزاج ئەوە تەواوە ئەو قسەی ئەو فەقیهانەکە باز دەکەن پرسی دەوڵەتی کوردستانی ڕاستی ئەوە فقەرەی ئەخیرمانە حەزم کرد زۆر بە کورتی لەسا و بابەتانە بڕۆمە بیمەجای گفتوگوی لەگەر ئێوە هەبی چکە زۆر تاخی بووین ڕاستیەکەی زۆر حەقا دەوڵەتی کوردستانی زۆر ناحەقەکە دەوڵەتی نییە هەموو شروتەکانی هەیە لە تاریخدا تاریخێکی بە قووەتی هەیە لە ئیتفاقیات هەیە بەغەڵەت وەسفی کوردەکە در لە تاریخدا هەر دەوڵەتی نەبووە و حکومت نەخێت 64 دەوڵەت و ئیمارەت و ئیمپراتۆریەتی هەبووە ئیتفاقیاتی هەبووە لەسەر ئاستی دووەلی لەگەر مەسەن ئیتفاقیەکەی شێخ ئیدریسی بەدلیسی و سوڵتان سەلیم زۆر بە قووەت بوو ڕاستی یعنی دیفاع المشترک تێدا بوو زۆریشی داوام کرد هەیە دەرەکەمی داوامنا زۆریشی داوام کرد ئەجە دوای لە اتفاقی سیڤەر بە لە بەشی سێم ناویدێ زۆر پێشی عێراق یعنی لە هەمان ئیتفاقیە کوردستان بە مادەی 63 لە عوسمانی جودا دەکرێتەوە عێراقیش لە مادەی 94 یعنی هەر یەکە و بە مادەی جودا ئەجە لە مادەی 62 سنووری کوردستان دەنرێ لە شەرقی فرات چەند گەورەیە ینی نەک کەرکووک بگرتەوە مووسلیش دەگرتەوە ئەو لاتر زۆر بە گەورە هێشتان ئەو کاتیش کوردی ئەو کاتی ڕازنە و گوتیان سنوورەکەمان کەمان کاتە تاریخەتی باشی هەیە لە بۆ دەوڵەتمان داهاتی هۆکارەکان زۆرن ڕاستی ئەو هۆکارە نەما لە کتێبە بەناوی ڕۆڵی ئەلمانیەت هۆکاری ئەوانەی کە باس لە مناقشەمان کردی هەموو هۆکارێکی تایبەتی دەگمەنیش هەیە هۆکارێکی قانونیە لە سەردەمی عوسبەت الئومە ئەیشمان باس کرد کە ئەو هۆکارە زیاتر کە کورد نەبوویتە دەوڵەت بەڵام ئێستا جارێکتر هەنی لەبارە وەکو برێ ئەگەر ئێمە بە جوانی ئەو 25 ساڵە 27 ساڵێک بینای حکومەتکە دەوڵەت بە ئێعلان و بە هەرا و بە ئێعلان نییە بیناکردنە بینای بکەیتوان کە بەشێکین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو کێشەی دەوڵەتی کوردستان دەی بکەینە ڕەبتکەین بە کێشەی فەڵەستین هەردوو بکەینی یەک مەلەف ئەجە دوای لە پرۆژەکانی شەرق الئەوسەط چاکسازی کاتە ئێستا کورد تێیدانی دەبی لێ ئیش بکەین دەبی ئێمەوەچی فەڵەستین چۆن چکە لەو 20 ساڵەی 9 میلەت حەولی بە دەوڵەت دونیاندا ئێستا تەنها ئێمە و تامیل تێکشکەین تامیل هەر یەکجاری تێکشکات چکە قیادەکانی فاسید و کوردیش تقریبا فەڵەستین ئەوان کە هەم بوونە دەوڵەت ئەریتریایە کۆسۆڤایە تەیمورە ئەو نوێیەکی کە بووینە دەوڵەت ئێمە ڕاستی بەرەو تەراجعین ئێستا تامیلیش لە ناوچەمە ئەو پێشی ئەوەی تامیل ناوچوتمان ئاگامە ئاگەتان لێبی کوردستان بە دەردی تامیل نەچ ڕێگاکان کە بگری فەڵەستینیش گەیشتە ڕادەی ئەوەی ئێستا ئەندامی چاودێرە لە ئوموم متحیدە ئەوە مەجال هەیە ئێمەش بکەین بەڵام هەست دەکەم سەرکردایەتی ئێمە زۆر شارەزای ئەو بابەتانە نییە نازانی ئەندامی چاودێر چەند هەنگاوێکی گەورەیە لە ئوموم متحید چکە ئێمە هەتا ئێستا لە ئوموم متحیدەش
ناوی خۆمان بە میلەت بە شعب تۆمار نەکرێ بوو ناود بە شعب چکە ها لا أمم متحدة لكل شعب حق التقرير المصيري الشعب تبي شعبي تا من لك عراق ناومن يدن الشعب كقرار كان لبو كرد دردتي بناي هاولاتي يان سكان ناوماندي وكو فلسطين يعني وكو الصحراء ناومان بالشعب ناي زحمة تجني أو أنا إيش كردني دي أو أنا وكبرين نخشر كيف دولة بونن أو أني تهر لكات بري يلا ريفراندومك بين يلا أو هانيا هو أنتني روشراتنا والراس أو هم ريكوتنا ميل سكراي سطر ريكوتنو مع هذا السكرة حتى أو سنوري اللي تدرسوا هون تانية بري من أو سنورانا دسكاري ده كم زاني نتش ورتي ده لبن هني النايو اللي ندرى عملياتي دل ريك واي وكو عملياتي دل يعني عملياتي ماشي دبي هنجا وكان انتنا زور خراب بحلتتي أو بكرتي بداخوا أما نفسعت مع روي وقت كشمان زور درنجا حزجم كات تواركان بخيراي باس بكم أو علاقي بفلسفة سياسية أو علاقي بفلسفة قانونية أو كل علاقي هاد فلسفة سياسية فلسفة قانون ونشكر ما باسي دولة كين باسي دولتي كردستان ناكين هم زور بخيراي بو من حزد كم إن شاء الله لا برسيار ولا مكان ينجو أو بيز بي لوي جواب دينوا دستان خوش بي سردين سر والله مي برسيار كانتا زمان خاچی کاک زمان دەست خۆش مامۆستا بەڵام هیوادارم مامۆستا فەرەیدون هیرانی تەکلیف بکەن بۆ پێشکەشکردنی محازرەی فەلسفە و شیکارکردن وڵاوە جەماعەت ئینشاڵڵا قسەیان لەگە دەکەم کاک فەرەیدون وا باسیەکان ئەمیش جێبیست بمەکردێن پیاوەکی لێ هاتووە ئینشاڵڵا کاک زەمان ئەوەی دەکەین جاران لە دەورەی داهاتوو ئینشاڵڵا ئەوە ڕەنگە جەماعەتی گیان لێبی ناوی دەنووسن و من دوایش قسەشیان لەگە دەکەم کاک یوسف مەلا جەوهەر ئیسلام و شیوعیەت دەوڵەت بە سنووربەندی دەزانن بۆ کۆمەڵێ نا ئیسلام وابزانم ئەوەی نییە بەس شیوعیەت ئەوەی هەیە دەرێ کۆتوبەندە لەسەر تەبەقەی خاستن چینیکریان دەرێ ئامرازێکە بەدەست چینی برجوازی بۆ لێدان لە دەست لە چینی پرۆلیتاریە ئەوە نظرية أساسي شيوعيتها هرشي إسلاما أو باس لا وكبري الدولة العادلة دكا يعني لبروي أجر أو دولة عادلة هاتلي كتب ناميني بلام أجر عادل نبي بالفعل دولة تبتا كتبا بالواسطة تستخرج بلقاء وبرشاري كاك أحمد ميراني أنصم براي من سمچی دەوڵەت نەماوە بەڵکو زیاتر سەمچی خۆشگوزەرانی ناو دەوڵەت هاتە ئارا تاک زیاتر بەدوای خۆشگوزەرانی دەگەڕێت بۆ نمونە کەسێکی شیعە لە عێراق چینەی زۆر بەرامبەر کەسێکی سوننە هەیە بەڵام کە دەستنە دەوڵەتێکی ئەوروپی خۆشگوزەران ئەوڕۆپ چینە نەمی ڕاستە دەزانی چۆنە کاک ئەحمەد ئەوە ئەوێت باسیەکەی دوو نەوع دەوڵەت زۆر تەمان ئەنواعی دەوڵەت بەڵامدا لەسەر سیاقی پرسیارەکەی دوو هەیە دەوڵەتی مواطنە دەوڵەتی هاوڵاتی بوون دەوڵەتی پێکاتە لە ئەوروپا بووە دەوڵەتی هاوڵاتی یعنی هاوڵاتی هەر جنسەکە هەر عێرقەکە هەر دینەکە لە ناو دەوڵەت دەبتا هاو دەوڵەتی هاو وڵاتی هاو نیشتیمانی ینی ئەوە دەبتە ئەساس بەڵام لە دەوڵەتی پێکاتە عێرق تائیفە نەتەوە دەوری دەبی ئەوەش ڕاستی زۆر خەتای دەوڵەتەکانی ڕۆژهەڵاتی ناو بە تایبەتی دەوڵەتانی عەرەبی و دەوڵەتانی تورکی ئەوانە زیاد لە پێویست اعتیماد دەکەنە سەر ئەی پێ دەگوترێت عێرق المەرکەزی عێرقی ئەساسی ناردۆ و ناردۆنیست کات خۆی لە یوگۆسلاڤیا پێی دەگوترا ناردۆ شعبە گەورەکەیە ناردۆنیستی شعبە بچووکانە ئەوە لە ئەوروپای ئەوە نەما ئەو مفاهیمانە ئاخر شوێن یوگۆسلاڤیا بوو کە پارچە پارچە بەڵام وڵاتانی عەرەبی تا ئێستا دەنووسن لە دەستور مثلا عێراق جزء من أمة العربية سوريا جزء من أمة العربية يعني لتركيا دەنووسن مادەی 66 هەرچی لە تورکیا دەرسی تورکە یعنی وەختای کورد نییە دەوڵەتی خۆشگوزەران نایەتە دی بەو شێوازەی دەوڵەتی هاوڵاتی نایەتە دی دەوڵەتی پێکاتە دێتە دی بۆیە گەلێ جاری نیزامێکی تەوافقی تند و تۆڵ کە زۆر سستە زۆر خراپە ئەوە چارێکی لە بۆ عێراق لە بۆ لبنان لە بۆ تورکیا لە بۆ
زۆرشێن کە نیزامەکەی پێکاتەیە نەک هاوڵاتی من دەستخۆش بی ڕاستە ینی دەوڵەت دەبی لە بۆ خۆشگوزەرانی بێ ئەگە خۆشگوزەرانی نییە بەکەلێک چ دێ ڕاست دەکەی وەکوی ئەمە توش بووین کاگی یوسف مەلا جەوهەر یەهودیەکان بۆ یەکەم جار دەوڵەتی تیۆقراتیان دروست کرد سپینۆزای ڕەنگە لەکەویتی بە ئەسڵ جوو ئەوڵە تاوایی نەکردی پرسیارەکە خۆی دەزانی چۆنە دەوڵەتی ئیسرائیل ڕاستە منطلقات و ئەساسەکەی دینیە بەڵام تیۆکراتی نییە دەزانی تیۆکراتی دەوڵەت تیۆکراتی خەرک بە غەڵەت تێگەیشتیان دەڵێن دەوڵەتی دینی تیۆکراتی تەنها لە بۆ پێغەمبەرەکان چکە ئەو دەوڵەتانن کە تەفیوزێکی خواییان پێە ئەوانش ئەنبیایەکانن ڕاستە خۆ بە وەحی ئیشیان کرێت پێیان دەگوتێت دەوڵەت تیۆکرات لە دوای ئەوان بە هیچ نەعەتی دەوڵەت تیۆکراتی نامین ینی ئێستا هەموو ئەن ئیسلامیش هەتا پێغەمبەر صلی الله علیه وسلم لە سەرۆکی دەوڵەت بووە دەوڵەتی تیۆکراتی لە پاشەوی تەفویز نامینێ یەکەش کە برێ ئەمنیش خەلیفەما خوا ئەمنی تەفویز کردێ نەخێ ئینسانی تەڵەت دەکەی ڕاست دەکەی بە وەحی ئیش ناکەی بۆیە دەبی لێپێچینەوە هەبی لە دەوڵەتی تیۆکراتی لێپێچینەوە نەبوو چکە تەفویزێکی خواییە بەڵام لە تیۆکراتی ینی ئەوە معنایەکەیتی نابی هەموو کەس هەر بێ ئەمنیش داوای دەوڵەت تیۆکراتی داوای تەفویزی خوای بکە ئەوە ئەگەر هەندێک جار هەیە لە ئەوروپا یان لە عالەمی ئیسلامی هەندێک جار هەیە بەفر و فێر ئەوە گۆترابی ئەمن تەفویزی لای خوای کرایمەوە خەونەک دیترایەوە کۆمەڵک هۆنینەوەی وا هەبووە ئەوە جودایە لەو بابەتەی دەستخۆش بی کاک یوسف شوان پارێزەر کاک شوانی پارێزە پرسیار ئێستا ژمارەی دەوڵەت چەندە لە یوێ وازم 194 دەوڵەت ئینشاءڵڵا پێنجەکە ئەمەینە ئینشاءڵڵا بەس تا ئێستا 194 دەوڵەت هەیە لە کە ئەندام بن لە هەشا ئەندام نییە لە ئومم متحیدە ئەوە کاک کۆسترەت کاردۆخی کو سیاسەتی بلیمەت دروست دەبێت لای ئێوە مەبەستم لە تەمەنێکی کەم داگەیت وڵا کاک کۆسترەت ئەوە ئاواتی هەموو کەسە ئەنی هەم کەس حەزی لێیە کەسێکی بلیمەتوی بەڵام بلیمەت دەبی لە هیدایەت ڕا چۆن یەکترێن دەبیتە لاعیبێکی دووەلی دەبێتە ڕاضیەکی دووەلی دەبی لە منداڵیوە تەدریب بکە ئەوە ژوایە چکەوە هەموو کەس حەزی لێیە هەموو کەسیش پێڕاناگە ئیلا ئەوانە ناکە تایبەتمەندێکی هەیە وە زروف وە تەڕادەیەکیش مجازبی و لە تەنیشت یەکە چیز بی کە ئامۆژگاری کەشی باشت بی کاک کۆسترەت پرسیارەکەت زۆر جوانە مستحقی ئەوەشە جوابەکی باشتر بدرێتەوە واگە دوور نەبوایی ینی ئەمە دەورەتان دەورانەی دەکەینەوە بەشداریمان پێ دەکرێت لەبەوەی ئەو ئومێدەت بێتە دییان ئومێدی هەر کەسێک کاک یونس حوسێن کە بەشدارێکی زۆر چاڵاکە مامۆستا بە پێت وایە بە گوێرەی قسەت الحەزاروی دۆران کوردستانیش بێتە دەوڵەت بەو ئیدارە و سەرکردایەتی ئێستا کامانە وەڵا بەو ئیدارە و سەرکردایەتی ئێستا نەک بە پێی مقیاسی ویلدیۆران بە پێی مقیاسی دینی بە پێی ئەزمموی دووەلی بە پێی میساقی ئومم متحیدە بە پێی دەقی دین یعنی نابیت بەیزنەوەک بەو شێوازەی و هیچ دەوڵەتە چیز لە ڕێی گەندەڵی نەویتە دەوڵەت ناکرێت ینی کاگەنج جوابەکەی ئەگەست بە سەراحەتت دەوێت ئەو سەرکردایەتی ئێستای کە کورد بەڕێوە دەبا چاوەڕێی دەوڵەت بوون و دەستکەوتەوەی لێ ناکرێت هەر تەراجع لێ دەکرێت زۆر جاریشمان باسی ئەوەی کردیە بانەر لە فەلسەفە لە بۆ سیاسەت شدنا باسمان دەکرد زیاتر کاک فەرهاد کاک ڕەش ئایا شارستانیت ڕۆلێکی گرنگی نییە لە دروستبوونی دەوڵەت بە تاکید زۆر ڕۆلی هەیە هیچ شکوکماندەوەی نیە ئەو شوێنانەی کە فەلسەفەی لێبووە شارستانی لێبووە ئەو شوێنی شارستانی لێبووە دەوڵەتی لێبووە خۆشگوزەرانی لێبووە مەدەنیتی لێبووە زۆر ڕست هەر بەخۆی کاک فەرهاد دەرێت چونکە هەندی دەوڵەت هەیە هیچیان نەکردووە بۆ میلەتەکەیان تەنها بە ناو دەوڵەتن بۆ میلەتەکەیان زیانێکی کۆمەڵەرکی ئەژین کۆلەمەرجی دەژین کورد دەمێکە دوور کەوتۆتەوە لە بنیادنانی میلەت و زیندوکردنەوەی مێژووکە ڕاست دەکەیت هەندێکێت بۆ کوری دەبتە بەڵالی هەندێک حکام هەیە زۆر زۆر خراپە باسمان کرد ڕەنگە ئەگەر لێ نەبی باسی ئەومان کرد کە دەوڵەتی فەقیر نییە ئیدارەی فەقیرە ئیدارەی باشەبی بە تاکید ئەوە
ئەو وڵاتە دەوڵەمەند دەبی میلەتە خۆش گوزەران دەبی ئێستا خەڵکی جیهان ئەوەندە سوود لە دەوڵەتەکەی دەبین تا کاوڵاتی هەموو لەبەرەوەی دەوڵەتەکەی خۆیان زۆر خۆش دەوێت ها دەبین لە کوردستان خەڵک لە بەحری ئیجددا بەس لە دەست ئەوانە ڕزگاروی یعنی لەوەی زیاتر بزارەوەی بازەکەن بۆ فلان شوێن لا مرکزی دێن ڕکە خەڵک وا هەردێ لە بەحری دەدا لە بەحری ئیجددا لە سەد یەک دەرناچی بەس لە کۆر ئێرە بتەوە ئەو زۆر جوایە ئەوە لەگەر ئەو شوێنانی کە دەوڵەتی ڕەفاهیەتە و دەوڵەتیان لە بۆ خەڵکی دروست کردیە و خزمەت گوزاری سۆشیال سەحا یعنی ماوەی ئیسراحات هەمووی زۆر خۆشە ئەنی بەداخەوە ئەمە مەحروم بین لە دەوڵەتی خۆش گوزەرانی ئەوەی باسی مادی زۆر ناخۆش بۆ ئەوی ئێستای خۆشمان دەبین هەر ناخۆش جارە چی خۆشمان نەدیکە کاک ئەحمەد میرانی کاک وا بزانم کاک فەرهاد بۆ پرسیاری کرد کاک ئەحمەد میرانی سوپاس مامۆستا بەڕای تۆ نەبوونی کاریزمایەکی کورد کە هەر تاچێکی کورد متمانەی پێ هەبێت ڕێگر بووە لە بە دەوڵەت بوونی کوردستان بۆ نمونە تەماشا بکەین نیلسۆن ماندێلا بۆ گەڵی کاریزما بۆ بێتوانی دەوڵەت وڵی ڕاست دەکەیت ئەوانی دەوڵەتیان دروست کردیە کەسێکی کاریزمی بە قووەت وەکو ناوی جۆرج واشنگتن لە ئەمریکا شارمان لە فەرسیان حتا مستەفا ئەتاتورک لە تورکیا محەممەد علی جەناح لە پاکستان یعنی بسمارک لە ئەڵمانیا ئەنی ئەوانە ناویان هەیە ڕاستی کارێنجمی گەورن ئێمە بەداخەوە ئێستا ئەو کاریزمەمان نییە ئەو میلەتی کۆکاتەوە ناکەوە ڕۆژی گلەی لەوی بکەی لەگەرەوەی وڵات کاکە ئەوە ئەتو فەرقت لەگەرە من لەبەر هەوەی هەیە ئەتو قائیدی دەبی لە من زیاتر باوشت فراوان بجێ هەمووان بکتەوە بەزەگە جێ یەک حیزبی بۆ جێ یەک بنەماڵی بۆ جێ یەک تەبقەی بووە ئەو دەوڵەت چۆن بە تو بە کەستان دروست ناکرێت کاک ئەحمەد ڕاستیەکەی ئێمە لە کوردستان ئێستا قائیدێکی کاریزمی وەکو بری خاوەنی دەستێکی ئەمین و شارەزابی ئەمە ئەومان نقصانە زۆر ڕاستە قسە کرد کاک بێستون سابیر بۆچی تاکو ئێستا ئێمە کورد بە درێژایی مێژوو نەمانتوانیوە دەوڵەت دروست وڵا کاک بێستون ئەو گەلە دوور و درێژ ئەو مۆزوعە من دووبارەی دەکەمەوە لە ناسنامەی حیزبە کوردستانیەکان و لە ڕۆلی ئەلمانی لە دروست نەبووین دەوڵەتی کورد و لە مەوسوعی هەرسێکی ئەو هۆکارانەی تێ 12 هۆکارە جەنازم ئەگەر دوای سەلامەکەم لە بۆ بنێری یەک لەو کتێبانت لە بۆ دەنێرم بە PDF بیخوێنیوە هۆکارەکان زۆرن بەڵام هۆکارە ئەساسیەکە ینی وەکوی مەوزوعی تایبەتە علاقەی بە ئینتیداب هەیە چکایە دەرە کورد عشاعیرە کاکە خۆ هەنچی ئوردن عشاعیری نەبوو ئەو کاتەی عێراق هەر نەشی دزاین دەوڵەت چیە ینی لزنێ عوسبەت الأمم لە مووسڵ چوونە خوارێ لە خەڵکی ئەو ناوچیان پرسی عشاعیرە گوتیان ئێوە عێراقتان دەوێ یان تورکیا گوتیان عێراق چیە عێراقیان هەر نەشبیست ئەوجە دەوڵەتیان لە بۆ دروست بەخۆیان یعنی ئەوە زۆر جودایە مۆزوع ینی زۆر خەتای کورد نییە لەو شەی کاک خالید مستەفا پێم خۆش کە باسێکی کتابی شروط نەهەدە بکەی نووسەرەکەی مالک بن والله ئێستا ئەو باسە هەر ناکرێ بەڵام ئاگەتەن لێبی ئەو کاتی کات مالک بن نەبی ئەو شروطانەی نووسی لەگە ئێستا زۆر فەرقیە ئاگەتان لێبی من خەڵکی کورد هەز دەکەم کتێبە خۆ باشە و کتێبە نەبکەینەوە بەڵام ئەو سەردەمانە زۆر بەسەر چووە ئەم نات حتا لە تەرجمەی کتێبی چەندە کتێب دەبینم ئێستا تەرجمەی دەکەی بۆ منم لەو ماوەی دیتم دەبینم ئەسڵ ئەنواع تەرجمە کرایە گەلە کۆنا ئەوە دوای ئەسڵ ئەنواع ئێستا لە جامیعاتی عالەمیش هەر ناش خوێندرێ لەبەرەوەی نەزەریەکە فاشیل دەرچووە ڕاستیکەی غەڵەت وەلەو کابرایەکی وەکی داروین جوودێکی زۆری کرد زۆر بە نووسەرێکی بە قووەتە بەڵام ئەوە نەزەریەکە سەرکەوتو نەبوو ئێستا هەندەسەت جینات جێی کردەوە تطبیقاتی هەیە هەندەسەت جینات ئێستا هەموو دنیا لەسەر ئەو دەڕوە بە هەمان شێوە ئەو شروطی نەهزەی مالک بن نەبی ئەوە لە بۆ ئەو سەردەمی تا ڕاتێک باش بەس لە بۆ ئێستا نابی کتێبی تر هەیە بە قووەتر ئەگە حەستان کرد کتێبی خۆماڵی بخینەوە ئی کوردستان چکە ئەو لە بۆ عەرەبی نووسیە ڕاستان هەندە بوعدی لە بۆ عالەمی ئیسلامی و هەندێک ئینسانی هەیە بەڵام
ئەم داوا لێ دەکەم کتێبی مەسەلەن شەمسەدین شەهرەزووری بخینەوە بە قووەترە لەوی کتێبی هەندێک ئەوەی خۆمان هەیە ئێستا بە قووەترن یعنی عالمی خۆمان هەیە عالمی دینی یان عالمی نادینیش عالمی سیاسی لەوانە بە قووەترمان هەیە یعنی دکتۆر مستەفا زاڵمیمان هەیە لە مالک نەوی زۆر بە قووەترە مەلای گەورەمان هەیە لە مەلایەکانی ئەو خۆم ئەو ڕێمان لێ نەگری جارویە کتێبی ئیبراهیمی عەرەبیشمان بخینەوە ئیبراهیمی تورک و ئەوروپاش بخینە ئەوەی احتیاطیە بەڵام تا ڕادەیە کتێبی خۆماڵی دەقیقتر پەنجەی لەسەر برینەکاندانە کاک یونس حوسێن ئایا بوونی معارەزەی کوردستانی بەو ستایلەی ئێستا لە بەرژەوەندی میلەتە نەوەڵڵا بەو ستایلی ئێستای سوالەکە دێ بەو ستایلی ئێستا ناڵە لە بەرژەوەندی میلەت نییە تقریبا دەسەڵات ئەوی قۆستیتەوە لە بەهندێ یەکجار زۆر وەکبری پێی ڕاتشای ئێستا سواری سەمیلی میلەتمە بەرەوەی معارەزەکە زۆر زعیف بووە ئەوە ئێستا وایە بەڵام گۆڕانکاریش ڕەنگە ببی تەقەلایکی زۆر هەیە گۆڕانکاری ببی بە هەموو ڕووەکەوە کاک زەمان خاچی ماسەجان کورد هێشتا نەبووەتە کۆمەڵگا بە پێی بنەماکانی سۆسیۆلۆجی ئیتر چۆن دەکرێت بیر لە دەوڵەتداری بکات وڵاخر ئەوە بزانی ئەم باسی ئەوم کرد خۆ ئەو کاتی کە ئوردن و سعودیە و قەتەر و کوێت و عێراق دەبنە دەوڵەت ئەوەنج کۆمەڵگە نەبوون ئەو هیچ ئەوە کوچکۆ کۆمەڵگە دەرەجەی خواردتر لە شعب تعریفی قانونیەکەی بە قووەترە لە کۆمەڵگە ینی شروعی شعبیشیان لێ دروست نەبوو بەڵام بوونە دەوڵەتیش کۆمەلگەی کوردی ڕاستی ئەو ماوەی زیاتر تێکچووتنا ئێمە کۆمەلگە بووین میلەتەکی بە تەکافول بووین یارمەتی یەکتریان دەدا کەفالەتی فەقیر و هەژار دەکرا فەقیر و هەژار لە کوردستان دەوڵەتیشی نەبوو کۆمەلگە ساحێبی بوو کۆمەلگەی کوردی کۆمەلگەی ساغ بوو ئێستا نەساغە ڕاستی دەسەڵاتی خۆمان نەساغی کردێ و ماوزوع زۆر دوور درێژەکە قسمە کاک قادر مەلا عومەر لە شتێک نەگەیشتم لە 1970 تاکو ئێستا هەمیشە شێک دەدەن بەژن دەن بەغدا ڕێک ناکەوی لەگەڵمان وەڵەخۆوە ڕاستە ئەو کاتی ڕەنگە ئێستا وانەبی ئێستا بەغدا باشتر ڕێک دەکەی هەرێمە نازانی ڕێکەوی یعنی ئەو کاتی عێراق لەبەرچی درێم ئەو کاتی عێراق لە فروفێردا و هەر لەگەڵ قیاداتی کوردی کاتێک دەبینی مفاوەزاتی لەگەر دەکەی دەچوو مەعامەری دادناوە قومبەلە خەرچی بە قومبەلە دەنار سەرکردەی کورد تیرۆر بکە بەڵام ئێستا وانیە وەڵا ئێستا سەرکردایەتی مە نازانم لەبەرچی وایەن لێ هات ئێستا هەر خەریکی خۆ دزینەوە نا وعدەچی دەنون ئێستا ئاخیر وەفتمان چوون ئەوەندەی مزانیم عەمار الحەکیم ئامۆژگاری کردوتی وەڵا هەیەکە بەچی من دەکەن ئێوە نایەن کەسی قەی لەسەر ئێوە نییە وەفتان نێ وەفتێکی بنێن کە تازە بن و خەڵکی ئێرەسی قیانس یعنی کارگەیشتا ئەو ڕادەیە ئەوە ناخۆشە بەڵام ئەو چارەنی کاک ئەحمەد میرانی چەند کتێبەکەی جەنابەت ناسنامەی حیزبە کوردستانیەکان خوێندومەوە چەندین توێژینەوەم لەسەر دەستەکان خۆش کاک ئەحمەد ئەگەر کتێبی ئەوەی پرسیارەکەت لەوێ بەدی کرد ئەگەنا جوابم لە بۆ بنێرە ئەو لە بۆ دەنێرم وێنی وەڵامی تەفسیل یعنی زۆر بە باشی دیارە ئەوها اختصاسەکە تێ خۆش ماڵتەحم کاکاوار حاجی سەرهەت کورد چ بنەمایەکی دەوڵەتی هەیە لە ئێستادا ئایا کورتی دەستکەوت لە پێشکەوت نیشە بنەماکانی هەیە ڕاستی بنەما قانونیەکانی دەوڵەتی هەیە خاچی هەیە ئەوی پێ لەوتری ئیقلیم شعبەکی هەیە جودا لە شعبەکانی تر و چاڵاکیش و سڵتەکی سیاسیشیە با سڵتەکە خراپی لە ڕووی قانونی مەقبولە کەواتە هەر سێپایی دەوڵەتی هەیە بەڵام ئەوەنە دەوی بکێ مەلاف خۆ نابی هەر لەو گۆڕی بێ وڵا ئێعلانی دەوڵەت دەکەن ئەوە نابی دەوی بکێ مەلاف ئیش ینی زانە دەوڵەتداری کە تازش باسم کرد کە دەرێن وەکو عملیاتی ینی چەند تیمێکی دەوێت تیمێکی سیاسی دەوێت لەسەر مەدانی سیاسی ئیشی لە بۆ بکە بە هێوری تیمێکی دەوێت قانونی لەسەر ئەساسی مەدانی قانونی تیمێکی ئیتفاقیات دووەلی دەوێت پیسە پرۆژەی ئامادە بکە لە ڕۆژهەڵاتی ناوچە خزمەت بە دەوڵەتی کوردستان تیمێکی ناوەخۆی دەوێت بینای دەوڵەت دەناوەخۆ ئەو تیمانە هیچ نییە لە کوردستان ئەو مشکلەکە ئەوەیە جەوا هۆیەکەشی دیارە کاک سەرکەوت سەوادی
کە حەستان کرد من ئامادە بم بابەتێکتان پێشکەش بکەم لەسەر فەلسفە کاک سەرکەوت زۆر بەخێربێ دەست خۆشبی وەڵامێن ئەوە مامۆستا محەممەد و کاک نەهرۆ و جەماعەت گیان لێبی کاک سەرکەوت لە دەورەی داهاتوو کە دەورەکەی دەکەنەوە ناوی کاک سەرکەوتی گفتوگوۆیەکی لەگە بکەن بزان چ بابەتەکە و خۆی اختصاسی چییە وا باشە ئەمە شتشکە ئەم پێشنیارشکە دەکەم لە بۆ ئەو برادرانە بزانم ئەگە بە جێمان بکەن ئەوانەی سەرپەرشتی ئەو دەوری فەلسەفی دەکەن ئەم پێم وایە لە ناو چەند دەرسێک دەرسەکی دابنین لە بۆ بەشداربووان چی وەبی تواناکانیان تاقی بکەینەوە بەڵکو ئیوای تێدای زۆر بەتوانایە ئەمە ناز ئەجو دوای ئەمە دەمانوێت بەتوانایان کەین دەمانوێت ئەوان ببنە مامۆستا لێرەوە ئەمە گیان لێ ڕابگریت وێ پێویستە ینی سەبر مەجالیش لە بۆ ئەوان بکەینەوە کە ئەمە کاک سەرکەوت دەست خۆشبی تو نەبچڕی لەگەرمان ئینشاءالله دەست خۆش کاگە محەممەد یەکێک لە هۆکارەکانی نەبوونی دەوڵەتی کوردی نەبوونی استراتیجیەت چووکە بۆ دروستبوونی پێویستە استراتیجیەتی دوورودرێژە بێت بۆ نمونە ماهاتیر محەممەد و لیکوان بۆ ئان خاوەن زۆر ڕاستە دەبی استراتیجیەت هەبی دەبی دووربین بی دەبی ڕیجالت دەوڵەت دروستکەین ئەوە زۆر زۆر تاواکە نیمانە کاک ئەحمەد میرانی سوپاس مامۆستا من کۆلیژی زانستە سیاسیەکان دەرچوون لە یەکەم زۆر دەستخۆشت لێکن کاک ئەحمەد ئەگەر لە هەولێر بووی وڵا پێمان خۆش ئەوانەی کە توانایەکیان هەیە بە تایبەتتریش دەورەیان لە بۆ بکەین وەبی پێ بگەن ئەوە مامۆستا محەممەدوان ئەوەیە بەڵام ئەم دوسێ جار داوام لێکردنی ئەوانش ئەویان پێ باشەکە دەورەی تایبەتی و کوبری زیندوو لە بۆ ئەوانە بکەین و کە توانایش تایبەتین ئەوانەی کە گەلک دوورن ئەوە ناچارین هەر بە ئۆنلاین بی بەڵام لە بۆ ئەوانە شەڵش تەچی لە بۆ دەکەین کاک ئیکرام خالیت دەسەڵات تامەچ نابدێ بکەین وەڵات دەسەڵات ئەوە باسی دەسەڵاتی خۆمانە ینی چ ناوەکی لێ بنین کاک ئیکرام دەرێ کاکرەمابزم کاک سەید ئەکرەمەوەڵا ئەگەر غەڵەت نەم کاک سەید ئەەکەم دەستەکان خۆشبی کە بەشداری کردیا وڵات شاقوێ بابەتەکی حازرکەی لە بۆ مۆزوعی ناو لە دەسەڵاتی خۆمان وەڵە نازم ناوی چ لێ بنین بەقڕان ناوەکی وها نییە ناوی لەو دەسەڵاتی بنین کە ئەوەندە شکست خواردووە ئەوەندە فاشی لە بەڵام ینی نازانین چ بکەین هەر دوو عاشێن لە بگەین بەڵکو چا دەبن ئەو 27 ساڵە ڕۆژ لە ڕۆژ خراپتە دەبن زۆر زۆر پێ خۆشحاڵ بووم بشبورن ئەمە تاخیر بووین بەشێکی زۆری برادرانمان دوورکەوتنەوە ویان نیو ساعت تاخیر بووین جاری داهاتوو ئینشاءالله ئەوە دووبارە ناتەوە وەسەلام عەلەیکم وڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه